یەکێتی و گۆڕان هەنگاوێکی دیکە لە جێبەجێکردنی ڕێکەوتنە سیاسەکەی نێوانیان چوونە پێشەوە و فراکسیۆنێکی هاوبەشیان لە پەرلەمانی عێراق پێکێنا. ئەندام پەرلەمانەکانی هەردوو لا بۆ لەمەودا پێکەوە لە پەرلەمانی عێراق کاری هاوبەش دەکەن و دەرگاشیان بۆ فراکسیۆنەکانی دیکە کراوەیە بچنە ناو هاوپەیمانەتەکەیانەوە. بڕیارمانداوە ئێمە بەیەکەوەکو یەک ئیتیلافی هاوبەش ئەم کارانە جێبەجێ بکەین. بەوتەی سەرۆکی فراکسیۆنی یەکێتی بەپێی ڕێکەوتنی نێوان هەردوو لا سەرۆکی هاوپەیمانەتەکە بەر ئەو فراکسیۆنیان دەکەوێت کە زۆرینەن واتە یەکێتی. جێگری سەرۆکی هاوپەیمانەتەکەش بربزنەوەی گۆڕان دەکەوێت. ئاماژەی بۆش کرد دەستنیشانکردنی کەسەکان بۆ پۆستەکان باڵبژاردن و بەدەنگی پەرلەمانتارەکانی هەردوولا دەبێت. ئێمە ئینشەڵا گەورەترین لیستین و لیستی تریش ئینشەڵا بەشداری ئەم هاوپەیمانیە ئەمە ئیتیلافە ئەکا ناو شتە ئالیەتەکانی تر بەڕێوشێنە دیموکراتیەکان کە گەڕاینەوە بەغای ئەلانیەکەی. هاوپەیمانەتەکەی یەکێتی و گۆڕان سکرتێر و لێپرساوی پەیوەندیەکانیشی دەبێت. سەرۆکی فراکسیۆنی گۆڕانیش لە پەرلەمانی عێراق ڕایگەیان لە پێناو پاراستنی بەرژەوەندیە گشتیەکانی کورددا لە ئایندەدا پێکەوە کاری جدی دەکەن. لەمە دوا کە دەچینەوە بەغدا ئێمە کار بە پێی ئەو پەیڕۆ پرۆتۆکۆلە دەکەین کە پێشتر لە نێوان هەردوو فراکسیۆن گفتوگۆی چڕ و پڕمان لەسەر کردووە و دواتریش دامانەتە سەرکردایەتی هاوبەش پەسەند کراوە بۆ ئەوەی بتوانین ئەوەی کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە و لە سوارچەوەی ئەو ڕێکەوتنی کە پێشتر لە مانجی مایسی ڕابردوو لە نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتمانی کوردستانی مزاکرا. بەو پێی کە یەکێتی 21 کورسی لە پەرلەمانی عێراقدا هەیە و گۆڕانیش پێشتر کە 9 کورسی هەبوو دوای دوورخستنەوەی پەرلەمانتارێکی لە بزوتنەوەکە 8 کورسی ماوە لە ئێستادا فراکسیۆنە هاوبەشەکەیان 29 کورسی لە پەرلەمانی عێراق دەبێت. بەپێی ڕێکەوتنی سیاسی نێوان گۆڕان و یەکێتی لە هەفتەی ئایاری ڕابردوو ئیمزایان کرد هەردوو لا فراکسیۆنی هاوبەشیان لە پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عێراق و ئەنجومەنی پارێزگاکان دروست دەکەن. بابانە نۆرێن ئاڕتی سلێمانی